لە عادیلەخانەوە بۆ نوخشەخان هەمیشە پێگە و گرنگیژن هەتا ئێستش بەردەوامە بەزام نوخشەخان هۆکانیەوە بۆ چیەگەڕێنێتەوە بەڵێ سەرەتا بەخێر بێن پیرۆز بێ ڕۆژی هەڵەبجە لە هەڵەبجەیەکان و لە هەموو کوردستان ئێمە ئەڵێن شاری هەڵەبجە شاری کولتور و فەرهەنگی ڕاستەقینەیە سێری وێنەکانەکەی ئەزانی چ پاشخانێکی جوانمان هەبووە لە عیلم و لە معریفە و لە ئەدەب و لە ڕەسەنایەتی ئێمەش ئەرکی سەرشانمانە کە ئەمە بپارێزین بۆیە بە خەڵکی هەڵەبجەڵێم خزمەتکارتانە بم هەوڵ ئەدەم لە ڕێگەی حکوومەت یاریمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانەوە زۆرترین پرۆژێ خزمەتگوزاری و بژانەوە بۆ ئەم شارە بهێنینەکایەوە بەڵام ئەوانیژە بێ پشتیوانم بن هاوکارم بن تا بتوانم ڕێگەیەکی جوان بۆ ئەم شارە بکەینەوە ئێستا لە چاوی خەڵکەکەیە بینیمان کە چەند دڵیان خۆشە بەڵێنیان پێین هەموو یاد و ڕۆژەکانیان خۆشیە بێت نەهامەتی زۆرمان بینی خەڵکی هەڵەبجە کاتیەوە هاتووە کە پشوویەک بن کە خزمەت بکرێن کە پرۆژەی جوانیان بۆ بێت و سەبارەت بۆی کە ژن بەڵێ ژن لە ڕابردووە جێدەستی دیار بووە و ئێمە عادیلەخانمان هەیە شانازی پێوە ئەکەین هەوڵەین ئەو کارە جوانانەی ئەو کردوێتی ئێمەش بەشێک بین لە تاوەکردنی ئەو کارانە و لە خزمەتی خەڵکی هەڵەبجە ئەم یادەتان پیرۆز زۆر سپاس بۆ جوانە زۆر جوانیش خۆت گۆڕیوە یاخوا پیرۆز.